دوای ڕاگەیاندنی حکوومەتی هەرێمی کوردستان کەوا ئەو ماوەیەی لە 11 مانگی ئازار تاکو 26 ئازار دەبێتە پشووی فەرمی. لێرەدا پێمان خۆش بوو پلانی بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی هەولێر بۆ هاوڵاتیانی خۆشەویست ڕوون بێتن کەوا لەو ماوەیەدا ئەو دەستگا تەندروستیانەی کەوا دەبنە پشوو، بەڵام هەندێک لە دەستگا تەندروستیەکان دەمێنن بە شێوەی 24 کاتژمێری وەکو نەخۆشخانە فریاکەوتنەکان. ئەو نەخۆشخانانە 24 کاتژمێر لە خزمەتی هاوڵاتیانی خۆشەویست دەبن، جگە لەوەی کەوا ئەو نۆرینگە میلیانە و ڕاوێژکاریانە کە هەن تا ئێستا کاریان کردووە، ئەوانە جگە لە پشووە فەرمیەکان ڕۆژەکانی ئەو کاتانەی کەوا پشووی یادی نەورۆزە، جگە لەوە ڕۆژەکانی تر لە کار دەبن و دەتوانن خزمەتگوزاری پێشکەش بە هاوڵاتیانی خۆشەویست بکەن. بۆ نەخۆشی ئەوانەی کە نەخۆشی ددانیان دەبێتن یان پێویستیان بۆی هەیە لە شێوەی فریاکەوتن یان فریاگوزاری چارەسەریان بۆ بکرێتن، ئەوانش دوو شوێن تەرخان کراوە. ئەو دوو شوێنە وەکو ئێشکگیری بۆ ماوەی 24 کاتژمێر لە خزمەت هاوڵاتیان دەبن بۆ نەخۆشی ددان و یان هەر پێویستیەکی فریاکەوتنی لە بۆ ئەو جگە لەوەش تیمی فریاگوزاریمان دەبێتن. ئەو تیمە فریاگوزاریانە جگە لە ئەوەی کەوا خزمەتگوزاری 122 ئیسعافی فەوری، ئەوانە هەمووی لە خزمەت هاوڵاتیانی خۆشەویست دەبن. تیمی چاودێریەکان و تیمی پاراستنی تەندروستی ئەوانە هەمووی ئێشکگیریان دەبێتن و جگە لەوەش دیوانی بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی هەولێر لە شێوەی ئێشکگیری و بە بەردەوام لە کاردا دەبێت لە بۆی ئەو ماوەیەکەوە ئەو پەتایی ڤایرۆسی کۆڕۆنا سەرتاسەری جیهانی گرتێتەوە زۆربەی وڵاتەکان و تا ئێستاش لە هەرێمی کوردستان چەند نەخۆشێک دەستنیشان کراوە. لەبەر ئەوە لیژنەی بەرەنگاربوونەوەی نەخۆشی کۆڕۆنا تا ئێستاکە چەند ڕێنماییەکی گرنگی دەرهێناوە و ئەوش زیاتر بۆ خۆپاراستنی هاوڵاتیانە لە بۆی ئەو پەتایە تاکو بکرێت کەمترین ژمارەی نەخۆش تۆمار بکرێتن و هاوڵاتیان بە شێوەیەکی گشتی پارێزراو بن. جگە لەوەی چەند ڕێنماییەکی گرنگ ڕەچاو کراوە وەکو کەرەنتینی ئەو هاوڵاتیانێکەوە لە دەرەوەی وڵات یاخود لەو وڵاتانێکەوە نەخۆشیەکەی تێدا بڵاو بۆتەوە، ئەوانە کەرەنتین دەکرێن و چارەسەریش بۆ ئەوانە دابین کراوەکەوە حالەتەکەیان پۆزتیڤە و نەخۆشیەکەیان تێدا دەستنیشان کراوە.